لەگەڵتان بەردەوامە بینەوە چینە لای کۆتا تەوەری ئەمڕۆمان کاتێک هەریەک لە ئێمە ئەمانە بچین بۆ شوێنێک یان نەبێ ئۆتۆمبیلی کەسی بەکاربهێنین یان ئینتر تەکسیە بەڵام کاتێکە لە بەرامبەر ئەمە جێگرەوەیەک ئەگەر باسی بکەین بە شوێن شتەکە ئەخەویستم باسی جێگرەوە شتێکە بکەین ئەگەر چینە سەر هاتوچۆی وە سیستەمی هاتوچۆ گواستنەوەی گشتی تەنیا خەیاڵمان بەرەو پاسەکانە چێت کە بەخوا زۆر بەشمان ئەڵێن بۆ نمونە کواڵیتیان نییە تێک چون کوشتنەکانیان ئیتر بە کەڵک نەماوەن ئەبێ بگۆڕیان هەر بۆ یابنین گلەی و گازەندەیەکی زۆر هەیە لە ئەم با بڵێن ڕووی گواستنەوەی گشتیەوە ئەم هۆکاری گواستنەوەی گشتیە ئەمە وای کردووە لە ئێستاە زۆر بیر بکرێتەوە لەوەی کە لای خۆمان پێویست دەکات سیستەمی گواستنەوەی گشتی زیاتر پەرەی پێ بدرێت بۆ تەنانەت پانەڵێکیشی بۆ سازکراوە ئەم ئێوارەیە ئەم پەناڵە بەڕێوە ئەچێت جا ئێمە ئەمانوێت لە تۆری کۆتایی بەرنامەکەمانە قسە بکەین لەسەرکە بەڕاستی لە ئێستاە ئاستەنگەکانی ئەوەی کە ئەم سیستەمی گواستنەوەی گشتی و ئەم هۆکارەکانی گواستنەوەی گشتی لای خۆمان ئەگەر بێت زیاتر پەرەی پێ بدرێت چی بەرۆکی پێکردو چی هەنگاوەکانی خەڵ کردوەوە و هەروەها ئەگەر کاتە هەوڵێک بدرێت بۆی کە چاک بکرێت پێویستەکە لەکوێ ئەم چاکسازی ئەنجام بدرێت و چی ئەبێ بۆی بکرێت بۆی کە وەکو وڵاتانی ترمان لێ بکرێت هەر نەیە وەکو سعودیشمان لێنێ با بڵێن لە ئێستای دوور و درێژترین هۆکاری گواستنەوەی گشتی کارەبایی کە لەوێ بەڕێوە چۆ لەوێت جێبەجێکەوە خەڵک سوودی لەوێت ئەگەر هەر نەگەین بەوان هەر نەبێ نەبێ باوەڵک وەکو وڵاتانی دراوسێمانمان لێبێت هاوڵاتیانی تر ئەمەە ئۆتۆمبیلی کەسی بەکارنێرن کاتە ئەبێت چی بکرێت ئەمە بابەتێکە بەڕێز دکتۆر کارزان سەلیم سەرۆکی بەشی ئەندازیاری پلانسازی شار وەڵاممانەداتەوە دکتۆر سلااوە زۆر سپاس لە ئێستاە دیارترین گرفتەکان و ئاستەنگەکان لە بەردەم هۆکارەکانی گواستنەوەی گشتی لە ئێمە و بەتایبەت لە شاری سلێمانی چییە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەتان کەناڵی کورسات و بۆ ئەوەی بەڕێز طبعاً ئێمە بابەتی هاتوچۆی گشتی زۆر جار ئەبینین لە تەلەڤیزۆن و لە شوێنەکانەوە قسەی زۆر لەسەر کراوە خەڵکی جیاواز قسەی لەسەر کردەوە بەڕاستی بە شێوەیەکی گشتی هاتوچۆ کە ئەبینین زۆر جار ئەڵێن کۆنجێشن هەیە ئیزدیحام هەیە بۆن سیاری زۆرمان هەیە ڕێگاوبانەکانمان وەکو پێویست نییە ئەمانە بەس ڕاستیەکەی من ئەمەوێت ئەمڕۆ ئاماژە بە شتێکی تری جیاواز لەمە بکەم هەم وەکو مختصێک لەم بوارە بەڕاستی هاتوچۆی گشتی بە قەنەعەتی من و زانستخوازان کە پیان وایە کێشەکانی هاتوچۆی گشتی ئەبێت ئاماژە بەوە بکرێت کە وەکو استراتیجێکی نیشتیمانی سیر بکرێت هەم بۆ بەرەو پێشچوونی اقتصادی وڵاتەکەت هەم وەکو پرۆجێکتێک کە پێشخستنی شار و وڵاتەکەتی پێوە پابەندە بەڕاستی چونکە هاتوچۆی گشتی ڕەبتی هەیە بۆ هەموو کەسێکە بۆ هەموو لیڤڵێکی ئاستێکی تێگەی سەقافی بۆ نمونە وڵاتەکەیە فەرق ناکات لە بینی نێر و مێ لە بینی خوێنەوار و نەخوێنەوار بۆیە پرۆژەیەکە ئەبێ بە استراتیجی ناو بنرێت ئاماژەی پێ بکرێت ئەمە یەکێکە لە کێشەکان کە هەتا ئەم لەحزەیەش لەوە ئەچێ هەم بڕیار بەدەستان هەم ئەوانەی کە بەرپرسن لە دابینکردنی هاتوچۆ بە وڵات و شارەکەمان نەگەیشت بنێتەوە قەناعەتە جگە لەمانە تەنانەت ئاستی زانکۆکانمان بەڕاستی نەگەیشتون بەم لیڤڵە کەم و کوڕیمان زۆرە لەوەی کە تەنانەت ئینستیتوتێکمان نیە موسسەیەکمان نیە تایبەت بەم بوارە کە پێویست دەکات ینی ڕاستە وەزارەتمان هەیە و ئەمانە هەیە بەڵام پێویستەکە لە پاڵیا سەپۆرتێک هەبێت بەڕاستی بۆ ئەوەی کە ئیتر ناوی ئەنێن ئینڤێستمنت بۆ نمونە کەرتی گشت تایبەت هەر شتێک ناوی ئەنێن بەڵام پێویستە مختص بێ بەم بوارە ئەمە خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی سێڤیس کوالیتی کە پێک دێ لە کۆمەڵێک شت من نامێ بسمە دیتێڵیانەوە هەر یەک شت نییە بەڕاستی کە بڵێن پاسەکان باش نین زۆر شتی تر ئەگرێتەوە کە وەکو پێویست نییە لە ئێستاە وەکو نمونە بۆ نمونە ئەگەر بڵێن تایم تەیبڵیان ستەیبڵ نییە لە کاتی خۆیان لەوێ نەخێر و هەروەها بوونی خەتی پاس لە زۆرێک شوێن نییە لە هەموو شوێنەکان کە پێویستەکە هەبێ بە نمونە لە بینی هەر نەک لە ناو شارە بەڵکو ئەبێ ڕەبت کاترێ بکرێتەوە بە دەرەوەی شاریش بۆ منە بە گوندەکانمان وڵاتانی دەرەوە دوکتۆر بۆ شێوازەیە کەسێک کاوێت بچێت گواستنەوەیەکی گشتی و بە تایبەتریش پاس بەکار بێنێت لە ڕێگەی شاشەیەکەوە بوونە کاتەکەی دیاری کراوەواتە ئەو کەسە ئەزانێت کە چەندێکی تر پاسەکە ئاگاتە ئەو شوێنە ئەواتە لە چاوەڕوانەیەکی زۆرە نامێنێتەوە گە بزانێت کارەکەی یاخود کاتی پاسەکە زۆرە بەناباتە بەرگواستنەوەیەکی ترکە بەکاری بێنێ بەڕێستان دیاریکردنی ئەم کاتە
تا چەندێک کۆکارێک بێت بۆ ئەوەی کە خەڵک زیاتر گواستنەوە گشتیەکان بەکاربێنن لای خۆمان چونکە ئێمە کاچینە مووقیفێکی پاسەوە چاوەڕێیەکەین بەڕاستی نازانین کە کێوە پاساگاتە لای ئێمە یەکێکی تر لە خاڵەکانەوەی کە وەیتینگ تایمە یعنی ئەوەیە کە چاوەڕوانیە بەڕاستی ئێمە کە لە هەر مووقیفێکی پاس نیم ساعت نیم کاتژمێر چاوەڕێمان کرد و ئەسڵەن نەزانین کە یەت یان نایەت طبعاً تۆ مۆتیڤیت تەرجیع ئەکری بەوەی کە بەکاری نێنی من ویستم خاڵێکی تر ئەوە بڵم کە کێشەی هەرە سەرەکیمانەوەیە ئێمە تەرجیعی خەڵکەکەین ساری خصوصی بەکاربێنێ بۆچی لەبەروی دیزانی شارەکەین بۆ ئەوان دیزانی شەقامەکانمانەکەین بۆ ئەوان هەروەها خەڵک بەڕاستی ئەوەی کە جەنابەت فەرمووت ینی ئەکسسیبلیتی نییە بۆ منە کە لە ماڵەوە کە دەرئەچێت نازانێت مووقیفی پاس لەکوێیە چەندێک لێی دوورە و کەی دەرئەچێت ئەمە شتانە هەمووی بە تەکنەلۆژیا ئەتوانیت یارمەتی دەریانبی بۆی بتوانن بزانن کە لە چ کاتێکە ئەم پاسەیەت و لە چ کاتێکە طبعاً لە کوالیتی پاسەکانە کۆندیشنی ناو پاسەکە تێمپریچەری بۆ منە پلەی گەرمایی لە هاوینە بۆ نمونە فێنکی و گەرمیان لە زستانە ئەو کەسانی کە خاوەن پێداویستی بە بێگومانی ئەمەش خاڵێکی تریانە پێڵەن ئەکسسیبلیتی for all of people ینی ئەوەی کە ئێمە ئەمانەوێت سێرڤیسێ بکەین بۆ هەموو خەڵک بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ کەسێک کە پریگنانتە بۆ کەسێک کە مناڵە بۆ کەسێک کە بۆ نمونە پێویستی بەوە نەبێت کە خەڵکێکی تر یارمەتی بە هەروەها یەکێکی تر لە خاڵەکان ئەوەیە هەبیت ینی کارکتەری شۆفێرەکانمان زۆ گرنگە ینی ئێمە نەڵێن بڵین وەکو وڵاتان بەڵام لە کاتی سیاقەتە ینی ئەمان ئەبێت ئەوەنە یارمەتی دەری بەکارهێنەرەکان بن بەڕاستی وا بکات خەڵک تەرجیع بێ بۆی بەکاری بێنێ خاڵێکی تریان بیرمان نەچێ مەسەلەی چه خاڵەکە بێ شۆفێرەکە تۆ هەرەوەیکە لە سعودیایە دوور و درێژترین سیستەمی هۆکاری گشتی بێ شۆفێرە بەڵێ ئەمە لە ڕاستیە من ویستم نقطەیە باسکەم من خۆم بە تاوانبارە زانم کە ئێستا باسی پاوڵی ترانسپۆرت دەکەم چکە بەڕاستی ئێستا لە وڵاتان ئەمە نەماوە یعنی ئێمە ئێستاش لەم لەحزەیە باسی ئەوەکەین چەندێک ئینفراستراکچەر بنیاد بنین چەندێک شەقامی پان و بەریم دروست بکەین چەندێک پردی زەخم و گەورە دروست بکەین بەڵام ئەمە نەماوە بەڕاستی ئەمە هەر تێپەڕیوە ئێستا لە پەبلیک ترانسپۆرتیش تێپەڕیون ئێستا هەنێک لە وڵاتەکان تەشجیعی خەڵک ئەکەن پەبلیک ترانسپۆرت بەکار نێنن بەڵکو چی بەکاربێنن مایکرۆمۆبیلیتی کە پێی ئەوترێت پاسکیل و سکۆتەر و ئەمانە ئێستا هۆڵندا یاسایەکی دەرکردووە قانونێکی دەرکردووە تەشجیعی خەڵکەکە ئەمەش بەکارنێنێ بەڵکو چی بکات وڵکینگ بکات ینی پێدەستیان بەکاربێنێ کەواتە ئێمە بەڕاستی من لێرەوە ینی لە کەناڵ جوانەکەتانەوە لایەنی پەیوەندیداری ئەم زۆنە خۆشەویستەمان و کوردستان بەگشتی ئاگادارەکەمەوە کە خەتی سوود بەڕاگوێنێ ینی چۆنڵی ئەمرجنسیەک ڕابگەێنێ لە شارەکەیە کە لە وڵاتەکەیە کە لە خەتەریاتین چکە شارمان خنکا وڵاتمان وێران بوو بەڕاستی ئەبینین کە چەند ساڵێکی تر خراپتیش ئەبێت بە بێگومانی چونکە ئێمە چۆن ئەڵێین کە بەرامبەر داعش ئەبێ یەکگرتوو بین ئەبێ نیشتیمانمان پارێزراو بێت چونکە خەتەریاتێکی نیشتیمانی و مرۆیی لەسەرمانە ئەمەش هەروایە چکە بەڕاستی هاتوو چۆ ئێستا ڕۆژانە خەڵک ئەمرێ بە کانسەر کە نەخۆشیێکی زۆر ترسناکە خەڵک زۆر باسیەکە خەڵک زۆر متتەعاو چۆن عاتفیە لەگەڵیە بەڵام ڕۆژانە خەڵک نامرێ بە کۆی گشتی ڕۆژانە خەڵک نامرێ بە بڵین بە عادەت حسابیکەی کە هەموو ڕۆژێ خەڵکێک بمرێت بەڵام لە هاتوچوە ئەمرێت ڕۆژانە ئەم عسابی ئەم خەڵکە وێران بووە دەرونی ئەم ئەو خەڵکە ئەمە سەروەت و سامانێکی مرۆیی ئاگادار بین لەمە باشە دکتۆر بێگومان گرنگە کە هاوڵاتیان متمانەیەکیان هەبێ بە گواستنەوە گشتیەکان بە شێوازێکی گشتی بۆ منێکی هاوڵاتی کاتژمێر هەشت ئەبێ لە دەستگای میدیای کورسات بم ئەگەر چاوەڕێی پاسێکم لەو کاتەیانەگات ئیتر من سار دەمۆلۆی کە گواستنەوەیەکی گشتی بەکاربێرم ناچارە بم هەموو هەوڵێک بم بۆ ئەوەی کە ڕێگایەکی تر دۆزمەوە بۆ ئەو بابەتە ئەم متمانەیە چۆن ئەتوانین بگەڕێنینەوە بۆ ئێمە هاوڵات زۆر سپاس پرسیارەکەت لە جێی خۆیەتی طبعاً بە بێگومانی ئەم دروستکردنی متمانەیە چۆنەکەی یەکەم شت بە پرسیارکردن لەو هاوڵاتیە چکە تۆ سێرڤیس بۆ خەڵکەکەیت باشە ئێمە کە تۆ ڕێی خەڵکت وەرگێ دەڵێ دوو عەقڵ لە عەقڵێ باشترە بەڕاستی زۆر گرنگە کە ئێمە بەشداری زۆربەی دیسیژن میکەرەکان ئەوانەی قەرار بەردەستن قەرار بەدەست هەر ئەوە نییە لە موئەسەسەکانە یاخود سیاسیەکانمان بۆیان هەبێ و بڕیار بن لەسەر خەڵک فەرزیکەن بۆچی پرۆژێکتەکانمان جێگەی سیقەنیە ئەوەی جەنابەت باسیەکەی ئەوەیە کە ئێمە ڕێی خەڵک وەرناگرین یەکەم شت کە تۆ هاوبەشیت تەمان ئەمانەش بخۆی ئەمووی زانستە چ جۆرە پۆلێنێک وەرەگری و بە چ شێوازێک وەری ئەگری تەمان هەرەوە نیە بەگشتی هەموو خەڵکێکی
عام وەربگری چکە لەوەتی ئەم ڕەئیانە کاریگەر نەبن یاخود نەتوانن جێی خۆیان بگرن طبعا نقطەی یەکەمەوەیە کە ئەو سێرڤیس کوالیتیانەی کە باسم کرد ئەبێت چارەسەر بکرێن چۆن چارەسەرەکرێن بەوەی کە توێژینەوەی لەسەر بکرێت لە ئێستا خۆشبەختانە ئێمە توێژینەوەیەکمان لەبەردەسا لەسەر باس تۆپەکانی سلێمانی لەگەڵ خوێندکارەکانمانە لە بەشی ئەندازیاری پلانسازی شار ئیشەکەین لەسەر باس تۆپەکان پێش ئەوەی ئێمە بین ئەپڵای هەر پرۆپۆزەڵێک بکەین هەر پرۆجێکتێک بکەین ئێمە ئەبێ بین تحلیلی ئەو واقع حالەی ئێستا بکەین ئەمە یەکێک لە پرۆجێکەکان کە هەمانە پرۆجێکتێکی تر کە خۆشبەختانە لەو پانەڵەی ئەمڕۆیە باسی ئەەکەین لەگەڵ ڤیژن فاوندیشنە ئەیکەین لەسەر پاس بەگشتی کەواتە ئەبێ بە توێژینەوە بیکەی بە تحلیلکردنی بەردەوام دراسە بکەی ئەم سێرڤیس کوالیتیانە لە خۆمان ناتوانین بڵین ئەمانە خراپن ئەمانە باشن ئەبێت تۆ ئەسیسمنت بکەیت ئەبێت تۆ پێرسپشنی خەڵک وەربگری بزانین تا چەندێک ئەم هاوڵاتیانە بۆ نمونە ئاسوودەن لە بەکارهێنانی یەکێک لە سێرڤیسەکان بۆ نمونە سەیفتی لەواتی لە سەیفتی ئاسوودە بن بەڵام لە تایم تیبڵ هین بن نیگەران بن کەواتە پێش ئەمەش ئەبێت ئێوەی ڕاگەاندکار بەڕاستی کە هەر ڕۆڵتان هەبووە هەمیشە خەڵک چۆنەڵی بەرچاو ڕوون بکەینەوە هۆشیار بکەینەوە لەسەر ئەم مەسەلێ ئێمەی مختص بەڕاستی ڕۆڵی خۆمان ببینین هەڵسین بەم هینانە و تیمێک دروست بکەین هەم لەلایەنی پەیوەندیداری سیاسی لەلایەنی کۆمپانیا و بزنسمانەکان لەلایەنی مختەسەکان بەڕاستی بۆ ئەوی بتوانین پرۆژێکتێکی متمانە پێکرا و دروست بکەین بێگومانم متمانەیە بێ یەکەم جار هەوڵی بۆ بدرێت اینجا هاوڵاتیش وردە وردەتر باوەڕە هێنێ بە بابەتەکە جا ئێستا دکتۆر بۆی کە ئەمەی کە بەڕێزت باسی ئەەکەیت بکرێت جێبەجێ بکرێت لە هاتوچۆی گشتی ئێمەیە پێویستی بەچی هەیە ئەبێ لە چی هەنگاوی بۆ بنرێت هەنگاوی سەرەکی ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ جێبەجێ ئەەکەین بەڕاستی بریتە لەوەی کە کۆکردنەوەی ڕائجیاوازەکانە گفتوگۆکردنە لەسەر برینەکانی ئەم سێکتەرە ئیتر دواتر ئەیکەین بە پرۆپۆزەڵێکی پراکتیکڵ ینی ئەوە نییە کە بەحسی زۆرمان کردووە بەحسمان هەیە لەسەر توێژینەوەمان هەیە لەسەر بواری هاتوچۆ بەگشتی بەڵام توێژینەوەکان زیاتر چۆنەڵی ئیبداعات بوون بۆ تیۆریتیکاڵی باشە تێست بوون بەشێکیان ئەنەلایز بوون بەڵام لەم مەسلەی ئەمڕۆیە کە ئەمانەوە ریسێرچێکی پۆلیسی هینکەین پێشکەشی لایەنی پەیوەندیداری بکەین و تەحدیدی برینەکان بکەین و دوایەوە سەجێشن و پێشنیاریان بۆ بکەین کە ئەمە بەو شێوازە ئەتوانین پرۆجێکتێک جێبەجێ بکەین و متمانەیەکی بەڕاستی متمانەیەکی باشی ئەوێ و لە بینی هەمومانە و کۆکردنەوەی هەموو ئەو کەسانەی کە ئەتوانن یارمەتی دەربن بۆ ئەم بابەتی پرۆژەیە بەڕاستی بە استراتیژ بینینی زۆر گرنگە بە قەنەعەتی من چونکە ئینڤێستمنتێکی زۆر گەورەیە بەڵێ باشە دکتۆر بەڕای بەڕێستان توانامرۆیەکانی وڵاتی خۆمان لەو ئاستایە کە ئێمە خۆمان بتوانین ئەم پرۆژە گرنگە جێبەجێ بکەین یاخود نەخێر ئێمە بۆ زۆر بوار سوود لە ئەزمموی وڵاتانی پێشکەوت و وەرەگرین نازانم من لەوەتی بیرمە ئەڵێن هێڵی ترەم و میترۆ ئەم بابەتانە لە ناو شاری سلێمانیە من ڕەنگە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام هەر نەمان بینی ئەمانە پەیوەندی بەچێوەیە ئایا توانامرۆیەکانی خۆمان لە ئاستێکی باشایە کە پێویستمان بە ئەزمموی وڵاتانی دەرەوە نەبێت ئێمانان بەڕاستی وەسف نییە بەڵام سەدان نمونەیەوەکو من کە لە دەرەوە وڵات خوێندومانە ئەزمموی ئێوەمان هێناوەتەوە بەداخەوە من بە عەکسەوە ئەڵێم ئێستا لە ئێستایە داوا لە چەندانی وەکو من ئەکرێت لە دەرەوەی وڵات کە بێن لەم اختصاسەیە خزمەتیان بکەین ئەوە جێ دڵخۆشیە کە ئێوە بۆ نمونە ژینگەکەتان بۆ فراهم کرێ بۆی کە خزمەتی وڵاتەکەی خۆمان بێگومان وایە چەندان نمونەی وەکو من هەیە بەڕاستی ئەبێت خۆشمان بەتاوانبار ئەزانین بەڕاستی لە مڕۆ چکە ئەمەش ئامانەتێکی علمی و یعنی نیشتیمانی لە سەرشانمان ئەبێ بینە پێشە و ئەرکەکە بگرینە سەرشان لە ڕاستیە پێویستمان ئەبێ بە دەڕێ وڵات ینی ممکن نییە بەڵام ئێمە با نەڵێن بەردی گەورە نیشانەی پێدانەدانە با لە پرۆژەی زۆر گەور و استراتیژی زۆر گەورە دەست پێ نەکەین ئێمە بابین لە پاسەوە دەست پێ بکەین کە ئەمە هەم ئاسانکاریە بۆ خەڵک بۆ هاوڵاتی شارەزاترە هەروەها لە ڕووی اقتصادیەوە یارمەتیدەریەتی ئاسانتر دەتوانێت بەکاری بێن لە ڕووی ئینفراستراکچەرەوە پێویستمان بەوە نییە شارەکە هەڵتەکێنین کە هین بکەین بۆ نمونە احتیمالی هەیە پێویستی بە چەند قوانین و یاساکە بێ بە تەوعیەی خەڵک هەبێت ئەتوانین ئەمە جێبەجێ بکەین لە خوتە یەکەمە
دواتر ئەچینە سەر خۆتەکانی تری پلانەکەمان. ئێستا لە پاڵ ئەمەیە ئایا لایەنی پەیوەندیدار بەڵێنی داوە ئینشەڵڵا جێبەجێکە؟ ئەمڕۆ لە نزیکەوە ئەیان بینین من گومانم نیە لەوە یعنی لە شاری سلێمانیە بە تایبەت دڵسۆزی باشمان هەیە هەم لە لایەنی پەیوەندیدار و ئێمەش وعدیان پێئین کە دڵسۆزانە بینە پێشەوە ئەو ئەرکەی لەسەر شانمانە بە ئامانەتەوە بیگرینە بەرچاو جێبەجێ بکەین بەبێ هیچ مەسلحەتێکی شخصی چونکە ئەمە بۆ مناڵەکەی منە بۆ مناڵەکەی جەنابتە بۆ دایک و باوک و کە سوکاری خۆمانە بەڕاستی بەدەر لەوەی کە مەسلحەتێکی شخصی بێت بۆیە من گومانم نیە لەسەر ئەوە هەبووە و پرۆپۆزەڵیش زۆرە بەڵام تا ئێستا کە لایەنی پەیوەندیدار ڕایگرتووە تەوەقوعەکەم نەگەیشت بێتە قەناعەتێکی یەقین لەسەر ئەم بابەتە. دەکەن ئینشەڵڵا ئەم پرۆژێ بچێتە بواری جێبەجێکردن چونکە دڵنیام کە خزمەتێکی زۆر باش بە هاوڵاتیانی خۆمانەکە دوکتۆر لەم نێوەندەیە تا چەند بابەتی تەکنەلۆژیاتان جێکردوتەوە لە ئەم پرۆژەی کە هەتانە چونکە گرنگە منێک لە ڕێگای مۆبایلەکەمەوە زانیاریم هەبێت کە پاسەکە چەندێکی ترەگاتە ئەو مووقیفەی کە هەیە تەکنەلۆژیا تا چەند ڕۆڵی هەیە لە بەرەوپێشچوونی پرۆژێ؟ بێگومان تەکنۆلۆژیا ئەمڕۆ ناتوانین بەدەریکەین لەم پرۆژە استراتیجیە لەبەرەوەی تەکنۆلۆژیا ئێستا لە هەموو کایەکانی ژیانە بەشدارە بە تایبەتیش هاتوچۆ زۆر زیاتر چونکە ئێستا ئێمە وڵاتان گەیشتونەتەوە قەنە ئەو بڕوایی کە سارەی بێ ئۆتۆمبیلی بێ شۆفێر بەڕاستی هینکە ئێمە ئێستا متمانەمان بە پاس نیە کە شۆفێرمانەیە لە وڵاتان ئێستا شارەکە لەسەر ئەوەیە چەندێک متمانەت هەیە بە ئۆتۆمبیلی و بە پاسی بێ شۆفێر هاتوچۆ بکەیت ئەوان ئێستا کێشەکانیان لەمانەیە ئێمە لە کوێن و ئەمان لەکوێن ئەمە نقطەی یەکەم. نقطەی دووەم ئەوەیە کە تەکنەلۆژیا بە تایبەت بە وڵاتی ئێمە بەڵێ هێڵفوڵە من وتەیەکی دکتۆر شێزاد شێرکۆ کە ئەڵێ ئێمە قیتارمان نەبینی بەڵام سواری فڕۆکە بووین زۆر وتەیەکی جوانە بەڕاستی من لەگەڵ ئەویان نیم کە سمارت یاخود تەکنەلۆژیا نەک بڵم من شخصی خۆم چونکە زانست وامان پێ ئەڵێ واقع حال پێمان ئەڵێ جێبەجێ بکەین لەسەر سێرڤیسێک یاخود ئینفراستراکچەرێک کە وێرانە کە هەڵتەکیوە ئێستا بڕۆ ئێمە لە تەحلیلی ئەوەی کە ئەو بەحسەی کە باسی یەکەم باستۆپەکانمان مووقیفی پاسەکانمان ینی کێشەی وامان هەیە کە ئەگەر هزار تەکنۆلۆژیا لەسەر تەطبیقی خزمەت ناکات بۆیە بێمە سەرەتا بین ئەم ئینفراستراکچەرێکی مەزبوط دابین بکەین دوای ئەوە دەتوانین تەکنۆلۆژیا بەڵێ بە شێوەی ئەپ یارمەتی دەرمانە بۆ کڕینی تکت و بۆ ڕیجیستەرکردن یاخود زانینی تایمی ئەو هاتن و ڕۆیشتنی پاسەکانمان چاوەڕوانی نەکردنی زۆر ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشمانە بێت. باشە دەست خۆش بە دوکتۆر ئومێد دەکەین ئەو کەسانی کە وەکو بەڕێستانن ئەو ژینگەی کە گرنگە بۆی کە ئێوە ئەو پرۆژە گرنگی کە جێبەجێ بکەن فراهەم بکرێت و قبول بکرێت چونکە وەکو پێشتیش باسی لێوە کرد دڵنیام کە سوودێکی زۆر باش بە تاوای هاوڵاتیانە بەخشێ دووبارە سوپاس بۆ ئومێدین زۆر سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش دوامانە ئینشەڵڵا ئەو پانەڵەی کە ئەمڕۆ بەڕێواچێت بکرێت سوود لە ڕاستپاردەکانی وەربگرێت و جێبەجێ زۆر سوپاس لەگەڵتان